توانم سرود بێژت بم هەروەها دوژمنی درۆ و یاوەری ڕاستی. جێی داخە کە ئەمڕۆ بە بۆنەی ڕووداوێکی وادا کۆ دەبینەوە. ئێمە هەمیشە هیوامان وا بوو کە بتوانین لە ڕۆژی پڕ ئاهەنگ و جژن و شادیدا هەموو دینە کوردیەکان بتوانن لەم پەرستگایەدا کۆبنەوە. ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویدا بەرامبەر بە برا یاسارەکانمان و هەروەها حەز دەکەم هەمان کاتیش ئاماژە بۆ بکەم کە لە هەمان کاتدا کە ئەو ڕووداوانە لە ڕۆژهەڵات ڕوویدا بەداخەوە لە شاری بەغداد کۆنە پایتەختی زەردەشتیەتدا زۆر بە سەختی هێرش کرایە چەند برایەکی یەزیدیمان و ئازارێکی زۆر و تاوانێکی بێتامیان بەرامبەر کردن. بەردەوامی تاوانەکان بەرامبەر بە دینە کوردیەکان ڕووداوێکی نوێنیە بەداخەوە. هەمووتان ئێوە چ ئێوە بن چ ئێمە بین چ برا هێزدیەکان و عەلەویەکانمان بن بە سەدەها نمونەی ڕۆژانەمان پێیە کە دەتوانین باسی کەین و بیجێڕینەوە. بەشێک لە ڕووداوە مێژوویەکان کە تەمەشای دەکەین کە لە سەرەتادا دینە هاوردەکان هاتنە کوردستانەوە بە تایبەتی لەگەڵ هاتنی عەرەب کە تەمەشای قۆناغی سەرەتایی هاتنی ئەو دینانە دەکەین دەبینین کۆمەڵێ ناویان بە سەراسە پاک دەبووین. یەکێ لەو ناوانە بۆ ئەو کوردانەی کە لە دین هەڵدەگەڕان و دەبوونە ئیسلام پێیان دەگوتن مەوالی ئەوەی هەڵ نەدەگەڕایە و لەسەر ناوی خۆمان دەماینایەوە بکە بە ئەو دەما بە چی زەردەشتی بوونایە چ میترایی بووین